ئازیزان و خۆشەویستان سڵاوتان لەبێ و ئەم کاتتان باش گەڕاینەوە وڵاتان بۆ قسەکردن لەسەر بابەتی گرنگی مۆندیال. ئێرە فستیڤاڵی گۆڵ لە کارگەی کللتوری لە سلێمانی دەستگای میدیایی کورسات خۆتان نەزانن بۆ دووەم ساڵ ئەم فستیڤاڵەی ساز کردووە. شەوانە لە کاتی یاریەکان لە کاتە جیاوازەکان چ لە پێش 12 شەو ولا چ لەو یاریانەی کە لە ئەمریکا بەڕێوە چێ لە دوای 12 شەو هاندران لێرە جمەیان دێ. کارگەی کللتوری بۆ بە شوێنێکی کۆبوونەوەی هاندەر و هەوادارانی وەرزشی تۆپی پێ خەڵکێکی جیاواز لە دەرەوەی شارەکان ڕووەکەنە ئەو فانزۆرانەی کە دروست کراوان لێرە لە کارگەی کللتور خەڵکێکی زۆر کۆ بێتەوە بۆ هاندانی هەڵبژاردە دڵخوازەکانیان. ئێستا چەند کاتژمێرێک ماوە بۆ دەستپێکردنی یاریەکان. پێم خۆشە لەسەر وەرزش و گەشت و گوزار قسە بکەم. زانین وەرزش چ کاریگەریەکی هەیە لە سەر گەشت و گوزار بە تایبەتی لە شاری سلێمانی. ئەمڕۆ میوانێکم لەگەڵا بێ شاناز ئامر بەدران بەڕێوەبەری گشتی گەشت و گوزاری سلێمانی لەناو گەرمەی مۆندیال و کێبڕچەکانی مۆندیال باسی گەشت و گوزار و وەرزشەکەین. چاوەڕێی میوانەکەم بە شانازخان فەرموێ. شانازخان بەخێر بێ. باشی ئەم کەشە لە سلێمانی دروست کراوە ئەوە هاندران لەگەڵ تۆیە هاتنە ژوورەوە بۆ هاندانی هەڵبژاردەکانیان. گەشت و گوزار و وەرزش چ پەیوەندیەکیان بەیەکەوە هەیە؟ گەشت و گوزار و وەرزش زۆر پەیوەندیەکی ڕاستە خۆیان هەیە. باشە و بەڕاستی کابینم ئەو هەموو حەماس و خۆشی و جوانیە زۆر دڵخۆشە بە. اینجا تەبعەن ئەوەی کە زۆر دڵم پێخۆشە بەهۆی ئەم مۆندیالەوە هەموو شوێنە گەشتیارەکانمان زۆر قەرەباڵغە. یعنی سوودی هەبووە. زیای کردووە کاتی کارکردن زیای کردووە لەبەرەوە زۆر سوودی هەبوو بە گەشت و گوزار. هەلی کار زیاتر ڕەخساوە بۆ خەڵک. بەتەکید کاتی کارکردن زیای کردووە کار زیای کردووە لەبەرەوە هەلی کاری. کەواتە ئەم قسەی تۆ ئەو شارەی ئەو وڵاتەی مۆندیال لە خۆگرێ گەشتارێکی زۆر ڕووی تاکە. ئەو وڵاتەشی کە یاریەکان ئەگوازێتەوە وەکو دەستگای میدیای کورسات ئەم فانزۆرەی دروست کردووە فستیڤاڵی گۆڵ. ئەمیش باماشیەوە گەشتاری زیاد کردووە. دەستخۆشی لە کورساتەکەم بەڕاستی کارێکی زۆر جوان و گرنگی کردووە لەبەرەوەی کە بەڕاستی خەڵک زۆر دڵی پێی خۆشە. ئەمەش دووهەم ساڵتانە کە کردوتانە ئەبینم هاتن بەڵێ مۆندیالە بەڵام هاتن بەڵێ جیاوازە خەڵکێکی زیاتر ڕووی تێ کردووە و ئەوەی کە زۆر دڵم پێ خۆشە کوالیتیەکەشی زۆر بەرزە. هاندەران دایمە ئاپۆڕیان کەیەن هەمووی ڕاماڵە تا ڕایان نەماڵین باشینە شوێنی دانیشتمان لێ گفتوگۆی زیاترکەین لەگەڵمان نابن لەگەڵ شانازخان قسەی زیاترەکەی لەسەر گەشت و گوزار و وەرزش. هاندەرێکی زۆر هاتووە شانازخانەها چەند کاتژمێرێک ماوە بۆ دەستپێکردنی یاریەکە بەس هێدی شوێن نامێنێت و عەشقێکی زۆر جیاوازە. بەڕاستی عەشقێکی زۆر جیاوازە بۆ زۆر فەرموو. طبعا من تۆزێ لە کارەوە هاتم تۆزێ هیلاک بووم بەس کە ئەمەم بینی بەڕاستی ئینێرجیەکی کەیامێ. ئێستا وەک وایە لە یاریگایەک دانیشتبووی بەڵێ سێری یاریە بکەین ئەو هاندەرەش لە پشتی بێ جاگەر بیبێتەوە زۆر خۆشە. تۆم ئەم کەشە بینیوە پێشتر لە سایاسە بەڵێ بینیومە بەس ئەمڕۆکو پێم وتی دڵخۆشم چونکە ساڵی پێشوش کورسات ئەم بۆنەیەی کرد بەس ئەم ساڵ بەهۆی مۆندیالەوە زیاتر دیارە ئەحتیمامی پێدرا و خەڵکیش زیاتر پێخۆش بە ڕووی تێکردووە. بێگومان. باش شانازخان وەڵا پێشەوەی لەسەر گەشت و گوزار و وەرزش قسەکان زیاتر بکەین با بگەڕێنەوە بۆ سەردەمی مناڵی تۆ ئەرێ وەرزش دەکردەوە یار چی لە مەکتەبە هیچ بیانگەوەریەک یادەوەریەکی هەیە؟ من بانەڵێم زۆر حەزم لە وەرزش نێ بەس ئێستا بەڕاستی وەرزش شتێکی گرنگە لە لای هەموو کەسێک ئەبێ ئیحتیمامی زیاتر پێ بدرێ. باشە؟ بەڵێ باش. ئەم کەشەی کە دروستە بێ پێشتر باسی کرد کە گەشتیارێکی زۆری هێناوەتەوە هەلی کاری زیاد کردووە هاو شێوەی وڵاتانی دیکە کەم تا زۆر. ئێستا گەشت و گوزار لە سلێمانیە بەگشتی چۆنە؟ گەشت و گوزار زۆر باشە با بڵێم ژمارەی هاتووی گەشتیاران زۆر زیاد کردووە لەم چەند مانەی پێشوە زۆر زیاد کردووە بەهۆی بۆنەکان و بەهۆی سروشتە جوانەکەمان بەهۆی کەش و هەواوەکە ئەم ساڵ زۆر گونجاو بوو زۆر فێنک بوو گەشتارێکی زۆر ڕووی تێکردوین. ئیستەش زۆر دڵخۆشین بەوەی کە بە بۆنەی مۆندیالەکەوە خەڵک بیری گۆڕاوە
هەموو شوێنە گەشتیارەکان هەستەکەی لە منافەسەیەکی جوانان هەر کەس شاشەدا ئەنێت و جەوێکی مۆندیالی دروست کردووە لە شوێنە گەشتیارەکانە بۆیە ئیتر بۆ بە منافەسەیەکی جوان خەڵکێکی زۆر ڕاکێشاوە بەلای خۆیەوە کاتی کارکردنیان زیای کردووە داهاتیان زیای کردووە فرۆشتنیان زۆر بووە ئیتر بەڕاستی ئێمە دڵخۆشە بن حەزەکەن هەموو ساڵی مۆندیال بکرێت هەموو ساڵە مۆندیال بکرێت باشە کەواتە ئەتوانین بڵێن لە گەشت و گوزارە وەرزش هاتوۆتە ناوەوە گەشتیاری وەرزشی دروست بووە وەرزش جۆرێکە لە جۆرەکانی گەشت و گوزار باشە بەڕاستی پەیوەندیەکی ڕاستە و خۆشیان هەیە لەگەڵ گەشت و گوزارە بەڵێ هەر بۆنەیەکی وەرزشی بێ خەڵک کۆ ئەکاتەوە خەڵک لە دەرەوەیەت هەر تیمێک مشەجعی خۆی هەیە هەمووی کۆ ئەبێتەوە لەو شوێنە ئەو ئەزمونەی کە لەو شوێنە دروستە بێ بەڕاستی لە بیرەوەری خەڵکەکە ئەمێنێتەوە جارێکی ترێتەوە بۆی ئەگەر بۆ وەرزش بێیان بۆ وەرزشیش نەبێ لەبەرەوە بە تەکید پەیوەندیەکی ڕاستە خۆی هەیە بە گەشت و ئەوەی کە لە سلێمانیا بینوتە سلێمانی کەشوهەواکەی ژینگەکەی جوگرافیاکەی ئەکرێ لە داهاتووە پرۆژەی تایبەتی گەشتیاری وەرزشیمان هەبێ یا وەرزشی گەشتیاریکە وەرزشی گەشتیاری هەندێک وەرزش ئەتوانم بڵین شاخەوانیە یا وەرزشی یاریزستانەکانە سلێمانی ئەگونجێ بۆ ئەم بابەتە زۆر زۆر ئەگونجێ وەکو پێم وتی پەیوەندیەکی ڕاستە خۆ لە بینی گەشت و گوزار و وەرزشە هەیە گەشت و گوزار سەکتەرێکی زۆر ئەکتیڤە وەرزشیش زۆر ئەکتیڤە هەمووی جوڵەیە جوانیە حەماسە چاوەڕوانیە بۆیە زۆر پەیوەندیان بەیەکەوە هەیە طبعاً بە تەکیدیش ئێمە پێمان خۆشە پرۆژەی زۆر زۆر گەورەی وەرزشی هەبێ چونکە ئەو کۆبوونەوە زۆرەی خەڵک هەم ناوخۆیی بێ هەم گەشتیاریشمان بۆ بێنێ ئەوە جوڵەیەکی گەشتیاری و بازرگانیش دروست دەکاتەوە لەم ماوەیە هیچ پرۆژەیەک نەهاتوو لەو بابەتە داوای پرۆژێکی وەرزشی گەشتیاری بکەن من پێم خۆشە ئەم ماوەی خۆتان نەزانن لە هەموو دنیا پەدڵ زۆر ترند بۆ بە ترند بێگومان ئیستش لە سلێمانی چەند پرۆژەیەکمان هەیە کە عیلاقەی بەوەوە هەیە بۆیە زۆر زۆر دڵخۆشم بەڕاستی من بە پرۆژەیەکی وەرزشی نایبینم بەعکسەوە بە پرۆژەیەکی سڕف گەشتیاری ئەیبینم چونکە بۆ بە ترند خەڵک دڵی پێی خۆشە خەڵکێک کۆ ئەکاتەوە لە خۆی خەڵک لە دەرەوەیە گەشتیار بۆی ئەگەڕێ لەبەرەوە ئێمە دڵمان بۆ چالاکیانە خۆشە بێجگە لە ئەوەش ئەم جۆرە چالاکیانە پێویستە کافتریا و ڕێستۆرانت و شوێنی حەوانەوەی هەبێ بۆیە ئەم چالاکیانە زۆر شت لە خۆ ئەگرێ بۆ گەشت و گوزاریش ئەکید زۆر سوودی لێ بینێ باشم چەند دەریاچەیەکیشمان هەیە لە هەرێمی کوردستان بە تایبەتی لە پارێزگای سلێمانی و هەندێک وەرزشی ئاوی هەیە بۆ ئەمانە سەرنجچێ لەسەر ئەم بابەتانە ئەنی خەڵکێک کە ڕووە کاتە لەم دوو ساڵی ئەخیرا با بڵێم خەڵک ئیتر تااقەتی چوە لاوەی کە گەشتیاری بکە و هەر خەریکی شۆپینگ و بازار و خەڵک بەعکسەوە شاخەوانی پێخۆشە حەزی لە وەرزشە ئاوێکانە چالاکی ئاوێکانە بۆیە ئیستا خەڵک زیاتر ئەوانەی ئەوێ سەفاری کە هەموو عیلاقی بە وەرزشەوە هەیە ئەم نەوع چالاکیانە زۆر زۆر گرنگە کە زیاتر گرنگی پێ بدرێت چ لەلایەن گەشت و گوزار چ لەلایەن وەرزش یا ئاسب سواری بەتەکید ئەوی شێکێکە لەو چالاکیانەی کە خەڵک زۆر زۆر پێخۆشە لە ئیسەر زۆر دڵخۆشین کە زۆر شوێنمان هەیە بۆ ئەسب سواری بۆ فێرکردنی ئەسب سواری خەڵک گەشتیار هەم ڕوویەکی جوانی شەیە هەم چالاکیەکە پڕ جوڵە و وزەیە بۆیە زۆر زۆر گرنگە گرنگی پێ بدرێ زیاتر ئێستا ئەوەی کە ئەیبینین کەشێکی خێزانی لە فستیڤاڵی گۆڵ ئەبینین بێگومان وەرزش بۆ هەردوو ڕەگەس لە سلێمانیا ئاستی باشمان هەیە تیپی باشمان هەیە لە هەڵبژاردە جیاوازەکانە هەمانە تۆ سەرنجی لەسەر ئەمە چییە کە هاتی تەژوورەوە و پێشتریش بینی و تا سەردانی ئێرت کرد لە فستیڤاڵەکان دەست ئەم سەرنجە چییە شوێنێکی خێزانی ئاوا من وەکو پێم وتی کە هاتم لە کارەوە هاتم تۆزێ هەستم کرد هیلاکم تۆزێ بەس کە بینیم جارێ یاری 2 ساعتیشی ماوە تقریبا ئەم هەموو چاوەڕێ ئەەکەم بەس بۆی بێن شوێنێکی باشیان دەستکەوێت و هەمووشان دڵیان خۆشە ئەم چاوەڕوانی و دڵخۆشی و ئینەرجیشی بەمنیان زۆر دڵم خۆش بوو کە بینم گەنجان کۆر کچ خێزان هەمووی دانیشتون وەکو هەموو یەکتر بناسێ بەبێ مشکلە ئیشەڵڵا هەموو شتێکیش بەبێ مشکلە ئەڕوا چونکە بەڕاستی ژمارەیەکی زۆر زۆر ئەبینم لە خەڵک لە ئیسەش لە چاوەڕوانیە و زیاتری شەبێ بە تەکید بۆیە هیوادارین هەموو شتێ زۆر بەباشی بڕوا و هەمیشە هێزانیەکانیش هاوکارن و جوانی خۆشیش بڕوا هێگومان هێزانیەکانیش هەمیشە هاوکارە لەم باردۆخۆیە بۆ باشتر خزمەتکردن چونکە ڕوویەکی زۆر جوانیان ناوە بە سلێمانی ئەو ئارامی و ئەمن و ئەمانەی لە سلێمانیەوە هەیە بەڕاستی هەمومان دڵمان پێخۆشە بەهۆی ئەوانەوەیە من دەستخۆشیان لێکم کە لە هەموو بۆنەکەیە بە جوانترین شێواز پێشوازی لە گەشتیارانەکرێ لە هەموو بازگەکانمان زۆر زۆر بە ئاسان یعنی بە شێوەیەکی ئاسان بە شێوەیەکی جوان گەشتیارانمان داخلی شارەکەمانە بن شتەناس خان من لە سەرەتاکەیە وتم لەبەرو یاریەکان لە
ئەمریکا و کەنەدا و مەکسیک بەڕێوەچێ هەندێک کات یاریەکان لەگەڵ هەرێمی کوردستانە هەن تقریبان دوورن لێکەوەکەوێتە دوای 12 شەو بەڵام ئێرە فیستیڤاڵی گۆڵ بەردەوامە ینی ئەو شەوانەی یاری هەڵبژاردە بەهێزەکان و هاندەکانیان زۆرن لەوانەیە بڵم 1000 کەس 2000 کەس لێرە ئەمێننەوە ئەجا ئەمانە فەرمانبەری حکومەتیتیان لەوانەیە هەندێک فەرمانبەرەکانی تۆشی تیا بن لە کاتی داوامە توو شێمە نەبووی کە فەرمانبەرێک درنگ بێت یاخود نەیە بۆ ئەزانی من ئیستا زۆر مڕعاتیانەکەم چونکە کە هەر شتێکە بڵ ئەڵێن یاری بوو منیشی تر تۆزە زۆر گەی نانە یعنی بەڕاستیش ئێمە دڵخۆشین بەوەی کە ئەم وەرزشە وەخت و ناوەختی نییە کەواتە بۆ شوێنە گەشتیارەکانیشمان وەخت و ناوەختی نییە هەمووی خەریکی کارکردنن هەمووی دڵیان پێخۆشە ئەم شتەش وەکو تۆ خۆ دەزانی ماوەیەکی دیاری کراوە یعنی خۆشە ئەم جوڵەیە دروست بێ بۆیە هەمومان پێمان خۆشە ئەم جوڵەیە فەرمانبەرێ سزانەیەوە لەسەرەوەی کە دواکەوتووە بە هیچ شێوێ با پێ بڵم قەیناکە ئەمە باسەکەم مەراسیمێکی کردنەوەی شوێنێکی گەشتیاریمان هەیە هەمووی احتیزاری هێنایەوە قەیناکەنین یاری هەیە قەیناکەنین ئەو کاتیاری هەیە بە ئەوڵی تۆزێک يعني هابيرم لي كردو دوای وتم دێ الله قەیناکە گوناحن والله چونکە زۆر متحمسم بۆ یاریەکان وەختەکانیشی دیاری کراوە هەمووشی ئەوێ لایڤ یاریەکە ببینێ قەیچەکە یاری خۆتان ببینن کەم ماڵ هەیە ئەم کەشێتیا دروست نەبێ لای ئێوە ژوایە لا هەموو کەسێک وایە لە هەموو ماڵەکان لای ڕەفیق برادر چوونە دەرەوە هەمووی ئیستا هەموو وەقتەکانی بەپێی یاریەکان تەحلیلەکە باسی مۆندیال باسی مۆندیالە و کاتەکانی مۆندیال و هەموو چوونە دەرەوەکان یان کۆبوونەوەکان تەجیل بووە حەسەبی کاتەکانی یاریەکان شاناسخان هەندێک وڵاتی تایە لەم مۆندیالەیە کە ناوەکەی کەم بیسرا بوو بەگشتی بەڵام مۆندیال وای لێ کردووە ناسانروێتی کە ڤێردی یەکێک بوو لەوانەی کە یەکێک بوو لە هەڵبژاردانەی کە بەهۆی مۆندیالەوە ناوچەکەی ناسێنرا وڵاتەکە ناسێنرا چەند دوورگەیەک پێگاتووە خەڵکێکی زۆر داوای کردووە کە ڕێگەی بدۆزێتەوە بۆی گەشتی بۆ بکە ئەمە کاریگەری ئەوەیە چیت هەیە لەسەر ئەوەی کە تۆپی پێ وەرزش ئەتوانەیە ناخۆی بناسێنێ بەڕۆ لە ڕووی گەشتیاریەوە بەتەکید زۆر گرنگە بعضە وڵاتێک خۆ دەڵێ نەناسراوە بەس بەهۆی ئەم یاریکردنەوەکە خەڵک ئەوێ زانیاری سێرجەکە بۆ ئەو شخصا بۆ شوێنەکەی لەکوێ ژیا چی خوێن ئەوە هەمووی زانیاری ئەوە ئەبێتەوە بە سەقافەت ئەبێتەوە بە چاوکراوەیی بۆ خەڵک ئەبێتەوە بە ئەزمون بۆ خەڵک بەڕاستی ئەو زانیاریانەکە کۆ ئەکرێتەوە ئیتر شتێک ئەتوانێت ئیستیفادەی لێ بکە ئەمە ژواکە کۆمپانیاکان ڕووبکەنە ئەو وڵاتە بۆ بەرهێنان بەتەکید کە سێرجەکە و ئەبینێ ئەو وڵاتە چ جوانەیەکی تایە ئەوەی کە گرنگی پێ ئەدرێت چێ لە وڵاتەیە کۆمپانیاکانیش بەتەکید ئەگەڕێن بۆ ئەو شوێنانەی کە گەشتیار حەزەکە ڕووی تێبکە شوێنێکی تازە ئاسان بەیە ئاسان نەبێ ئەوەی کە خەڵک سێرجی بۆ ئەکات و ئەگەڕێت و تعارفی لەگەڵا ئەکا بەتەکید کۆمپانیاکان و تەسی بۆ کۆمپانیاک و هەموو لایەنەکان ئەیانەوەی خەڵکەکە زیاتر بەرەوە بەرن تەشجیع بن چ کۆمپانیاکان چ خەڵکەکان کاتی ئەوە هاتووە کە بۆ نمونە وەکو بەڕێبەتی گەشت و گوزار پرۆژەیەک ئامادەکەن بەرزیکەنەوە بۆ دەستەی گەشت و گوزار لەسەر گەشتیاری و وەرزشی ئیشی لەسەر بکرێ کاکاروان جەنابە بەڕێوەبەری وەرزشی با پرۆژەیەکی هاوبەش بکەین زۆرم پێخۆشە بێ باشە زۆر گرنگی بە وەرزش بدرێ لەگەڵ گەشت و گوزارە پرۆژەیەکی گەورە و هاوبەش هەبێ کە بتوانین هەردوو لامان کاری لەسەر بکەین زۆرم پێخۆشە ئەم لەم بەرنامەیەوە پرۆژێکی وا بە هەردوو لە ئامادەکەین هەم وەرزش هەم گەشتیاری ئیشی لەسەرکەین بۆ ئەوەی سلێمانی پرۆژەیەکی واجە بەجێکاوە بێ بە هەنگاوێکی گەورە ئەزانی سلێمانیش و هەموو شارەکانی کوردستان زۆر تایبەتە بە سلێمانی زۆر تایبەتە زۆر میوان دۆستە زۆر تێکەڵە حەزی لە تێکەڵبوونە کراوەیە وەکو پێم وتی وەرزش وەخت و ناوەختی نییە سلێمانی زۆر گونجاوە لەگەڵ ئەوەیە خەڵک پێی خۆشە شەوە ڕۆژە هەموو کەس ئیتر دڵی پێی خۆشە ئێمەش دڵمان پێ خۆشە پرۆژەی زۆر گەورەمان هەبێ بۆ ئەم سەکتەرە باشە هیچ پەیامێکتان هەبوو لە سەرەتای مۆندیالە بێن بە ڕێستۆرانتەکان هۆتێلەکان شوێنە گەشتیارەکان بۆ ئەوەی باشتر میوان وەربگرن یان لێرەوەی پەیامێکی تایبەتان هەیە هەر پەیام بکەین یانە هەموو شوێنەکان ئامادەکاری بۆ مۆندیال ئەکەن بەڕاستی خەڵکەکە ئیستا بیر بۆ چوونی هەمووی گۆڕاوە خەڵکەکە زۆر چاوی کراوەتەوە ئەبینێ ئەبیستێ ئەزانێ خەڵکێکی زۆر حەزی لە مۆرزشەیە مۆندیال هەموو 4 ساڵێک پێکرێ هەموو چاوەڕێیەکە بۆیە دەستخۆشیان لێ ئەەکەم لە هەموو شوێنە گەشتیارەکان کە هەمویان ئامادەکاری تەواویان کردووە هەر شوێنەوەی تر شاشەی داناوە منافەسەیەکی جوان هەیە وەکوتم لە بینیانە بۆی خەڵکێکی زۆر ڕاکێشن بۆ ئەو شوێنانە زۆر باشە نەمزانی تۆ هاندری کام هەڵبژار دەیت
من هاندەری بڵێم چی واللهی نازانم کوێ نازانم نازانی ئەترسم هەڵبژاردەکە و دەرکرابێ ئەڵمانیا دەرکرا هۆڵندا دەرکرا لەوانەیە بەس من بەرازیل دڵخۆشم دەرکرا. بەوەی کە ئەیبات و زیاترین خەڵک دڵی پێخۆشە بە ئاوا جواب بەمەوە ئاوا جواب هاندەری هەموو لایەنێک خۆ ئاشکرا ناکەی یاریکردن منافەسەیە ئەگەر دۆڕاو بیا ئەگەر براوبی هەر ئەزمونێک لەوە دروست دەکەی بێگومان. ئەبێ ببێ بە سەرەتایەک بۆ هەناویکە باشە. لەبەرەوەی مەتەژێع هەموو لایەنەکەکەن هەستەکەم هێدی هاندەرە سەرسەختەکان بە تایبەتی ئەرجەنتین لێرە کۆوە بنەوە ئەمڕۆ کەشێک ئەبینین هیوادارم بە باشی تێپەڕێ ئەرجەنتینیش ئەگە بە دەردی هەڵبژاردەکانی دیکە بچێوە گەورەکان دەرکرێ هیچ کاردانوەیەک لەلای هاندران نبینین چونکە بەڕاستی هاندران زۆر دڵتەنگە بن ینی هەندێک توێژینەوە هەیە کە ئەکرێ لەسەر هاندەر بەڕاستی شانازخان حاڵەتێک ڕوئەیە حاڵەتێکی زۆر نائاساییە ینی پێویستە هاندران ئاگاداری خۆیان بن چێژ لەو ساتە بینکەی بەتەکید ناڵێم نەوع ئەنێرجیەک و حەماسی تایە کەیترە چێتە عالەمی ئەوەوە تەواوی تر بەس هۆرمۆنی دڵخۆشی بەڵام کە دۆڕا هۆرمۆنەکان گۆڕێ ئیشەڵڵا کەس دۆڕا نابێ هەمووی دڵخۆشە بێ وەکو چۆن تا ئیستا هەموو شتێک بە باشی ڕۆشتوە هیوادارین هەمووی هەر بە باشی بڕوا تا باشە من سپاسی تۆکەم سپاس بۆ ئامادەبوونت و سپاس کە هاتیتە جوێکی وەرزشیەوە قسەیەکی کۆتاییت هەیە هەم لەسەر وەرزش لەسەر گەشت و گوزاروە چ مژدەیەک هەیە زۆر سپاسی ئێوە کەم وەکو کورسات وەکو جەنابتان کە دائیمەن پاڵپشتم بۆ گەشت و گوزار ئەم چالاکیانەی کە ئەکرێ هەمووی پەیوەندی بە گەشت و گوزارەوە هەیە ئەم ڕووی سلێمانی کەپشانەیەن ڕوویەکی زۆر جوانە و گرنگی زۆر هەیە بۆ شارەکەمان وەکو گەشت و گوزار و وەکو چالاکەکان و بۆ سەکتەرەکانی کەش زۆر دڵخۆشین هیوادارین دائیمەن ئەم چالاکیانە بەردەوام بێ هیوادارین پرۆژەی وەرزشی و گەشتیاری زیاتر هەبێت و ئەم بۆنانە و ئەم کۆبوونەوانش زیاتر احتیمامی پێ بدرێت بۆ کۆکە ئیستا احتیمامتان پێیەوە زیاتر بەرنامە زۆر سپاس بۆ تۆ ئەم بۆنانەوە ئەکەن کە تێگەشتنی بەیانی وەرزشی زیاتر بێ و پلانی باشتر جێبەجێکرێت سپاس بۆ شاناز ئامەربەدران بەڕێوەبەری گشتی گەشت و گوزاری سلێمانی و دوای سەیری یاریەکەشەکەین تۆ سپاس بۆ تۆ سپاس بۆ ئێوەش کە بینەرمان بوون کاتێکی خۆش خواتان لەگەڵ بێت تا میوانی داهاتوو